ساڵی 2021 ئەگەر تەماشا بکەین جیاوازیەکی وا نەبوو لەگەڵ ساڵەکانی ترا بە بڕوای من مادام بابەتی تونوتیژی هەبوو، مادام تونوتیژەکان هەر زۆر بوو، مادام ژن کوشتن هەبوو، مادام ئەوەی کە ژن سووتان هەبوو کە بەداخەوانەیە ئێستاژە بینین هەر درێژەی هەیە، بۆیە بەگشتی ئەم بابەتە ئەمە هیچ جێی دڵخۆشی نییە بۆ ئێمەی ژنان. بەتایبەتی من کە لەم بوارەیە کارەکەم و بەرنامەم هەیە، یعنی هەمیشە دەمەوێت بە دوای بابەتێکا بگەڕم کە دەستکەوتێکی باش بێ بۆ ژنان، دەمەوێت بە دوای شتێکا بگەڕم کە سەرچاوێکی زۆر باش و دەستکەوتێکی باش بێ بۆ ژنان بەداخەوە لەلایەوە بینین هەواڵی ژن کوشتن، ئەشکەنجەدانی ژنان بە هەموو ڕۆکانی و جەستەیی بێ دەرونی بێ و تاگاتە حاڵی کوشتن سووتان بەداخەوانەیە کەمانە زۆر کاریگەری لەسەر من دروستەکە وەکو ژن، ینی جاری وایە هەستەکەی هیچت نەکردووە یاخود بە پێچەوانەوە کاردانەوەکان ئەوەندە زۆرە تۆ بە فرێ هەمویانە ناکەوی. بەڵام لە پاڵ ئەمەشە ئەتوان بڵین دەستکەوتیش هەیە بۆ ژنان، ژنانمان هەیە لە ناوەندی دەسەڵاتە، ژنانمان هەیە لە ناوەندی بڕیارە، ژنانمان هەیە کە دەتوانێت سەر پێی خۆیان بوەستن وەکو ڕەنگ و دەنگی ژن بیر بکەنەوانێ. یعنی ئەمەشیان جێ دڵخۆشیە بەراوکن لە لەگە ساڵانی ڕابردووە زۆر گۆڕانکاری دروست بووە. ساڵان ئەگەر ڕێکخراوێکی ژنان دروست بواە هەموو پیاوان لە زدی ئەو ئەوەستانەوە، بەڵام ئێستا خۆشبەختانە زۆر ناوەند هەیە بۆ ژنان لە پاڵیا کە ڕێکخراوەکانی ژنانیش هەمیشە زیادی کردو. باسی هیچ تەنها ئەو ڕێکخراوانە ناکەین کە دەنگ و حیزبێکن، بەڵام ڕێکخراوی تری ژنانیش هەیە کە ئەمانە ئامانجی ژنان زیاتر ئەباتە پێشەوانێ، ینی هۆکارێکە بێبووی کە بڵێ ژنان بتوان لەسەر پیا خۆیان بوەستن. هەوڵەکان دەبێت وەکو ژن زۆر بەتوانایە بەڕاستی. ئەمە ئەقلەتێکی کۆنەباوەکە هەمیشە ژنان بچووگەکەنەوانەیە، ژنان دەبێت لە چوارچێوەی ماڵا بێ، ژنان ئەبێت تەنها خزمەتی خێزان بکە، ئەبێت لە چوارچێوەیەتە دەرەوانەیە بەڕاستی ئەبێت تەنها وەکو دایک بیر بکاتەوانێت تەنها مناڵ پەروەردە بکە و مناڵ بەخێوکە. ئەرکی دایکایەتی ئەرکێکی زۆر مەزنە، زۆر گەورەیە، ئێمە ئەو لایەنە کەم ناکەینەوە، بەڵام لە پاڵیشا ژنان توانایەکی باشیان هەیە لە ڕووی فکریەوە لە ڕووی جەسەدیەوە دەتوانن بێن بەشداریان هەبێ، بەشداری کاری سیاسی کۆمەڵاتی پێشتریش وتم ئێستا خۆشبەختانە و بەشداری هەیە، بەڵام دەکرێت زیاتر بکرێت مادام لە بەرامبەرمانە هێزێکی گەورە هەیە کە تونتیژیمان بەرامبەرەکە، هێزێکی گەورە هەیە کە دەیانەوێت دەنگی ژن نەبێت، دەیانەوێت کە ژن لەناو ببرێ، دەبێت ئێمە بەو هێزە بتوانین ڕوبەڕوویان ببینەوانێت. چۆنی ئێوە یەکێک لەو بابەتانە کە دەکرێت بە یاسا ڕێک بخرێ، ئێمە چۆن دەتوانی وەکو ژنان وەکو ڕێکخراوەکانی ژنان وەکو ئەو کەسە چالاکوانن لە بەشەکانی لە بوارەکانی ژنانە کارەکەن، چۆن دەتوانین فشارێک دروستکەین بۆ ئەوەی لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە بە تایبەتی با بڵێن یاسای ئەگە تونتیژی خێزانی بێت جارێکتە دەستکاری بکرێتەوە بە جۆرێکە تەنها مەسەلەی ژنان لەبەر چاو بگیرێ، بە جۆرێکە نەتواندێ ئەم هەموو تونتیژیە بەرامبەر بکرێ. ئەمە وەکو لایەنە تونتیژەکە وەکو لایەنەکانی تری توانای ژنان بەڕاستی بمانەوە نەمانەوە ژنان توانایەکی زۆریان هەیە، دەکرێت بێنە دەرەوانی تر تەواو کاتی ئەوە نیە لە ژنان لە ماڵەوە دانیشن، چکە بەڕاستی دانیشتنی تۆ لە ماڵەوانەیە هیچت دەست ناکەوێت جگە لەوەی کە تۆ تەنها دەبێت وەکو لەگەڵ ڕێزمە خزمەتکارێک خزمەت بکەیت، بەڵام تۆ گەر هاتیتە دەرەوانەیە ئەرکی دایکایەتەکە بەلای هەیە، ئەمە ئەرکیش پیرۆزە وەکومان، بەڵام دەکرێت بەشداری هەبێت، بەشدارێکی سیاسی باشە دەبێت، بەشدارێکی کۆمەڵایەتی دەبێت، لە چالاکیەکانە بەشداریت هەبێ و فکرە و توانای خۆت بخەیتە گەر، چکە بەڕاستی من دڵنیام لەوەی کە ژنانێکی زۆر هەیە فکری باشیان هەیە، بەڵام لەگەڵیشە دەعم ناکرێن، پێویستە کە حکومەتیش بەرنامە و پلانی هەبێ کە دەعمی و ژنانە بکات، بە تایبەتی ئەگەر با بڵێن هاوکاری سەرەتایەکانیش بێ بۆ ئەگە پرۆژەیەکی بچووکیش بێت دەستی پێ بکەن بۆ دواتر پرۆژەکان فراوان بکەن. جا شەرط نییە زۆر جار ژنانێک هەیە کە گلەی ئەواکەن کە بۆخۆیان ئابوووریکی سەربەخۆیان نییە، بۆیە دەستگیرۆیی ژنان بە تایبەتی لەم خۆناغەیە زۆر گرنگە، هەم بێنە دەرەوانی هەم پرۆژەی خۆیان هەبێ و ئەگەر ئەوە ژنان بەشداریان هەبێ لە هەموو سێکتەرەکانە ژنان دەتوانن خزمەت بکەن و دڵنیام لەوەی کە ژنان دەتوان بە سەرکەوتی و خزمەتە بکەن. هەڵبەتە هەمومان لەو بارودۆخانەی کە لە ڕابردووە و ساڵان یعنی ئەی بەڕێکرێ و ئەیان بینین، ساڵ بە ساڵ گۆڕانکاریەکان ئەبینین، ساڵ هەیە بە باشتر، ساڵ هەیە بە خراپتر. ئەتوانین بڵین ساڵی 2021 دەستکەوتمان هەبووە و ئەشتوانین بڵێن چەند خاڵێکی تیا بووە کە زۆر خاڵی سلبی بووە کە بە دڵی کەسمان نەبووە. ئەو خاڵە ئیجابیانی کە هەمومانی خۆشحاڵ کرد ئەوە بوو کە دیمان کە زۆر لە ژنان لە پێگە و پۆستی باشە ئیشیان کرد و پۆستیان وەرگرت، بەڵام لە خاڵە سلبیەکانە ئەوەیە کە بەداخەوە ژن کوشتن بەردەوامێکی زیاتری هەبوو، ئەوەی کە لە ماوەی ڕابردوو شابینیمان
شاید حاڵی ئەو وەزعێتە بوو کە دیمان ژنێکی زۆر کوژرێت و بوو بە پرسێکی زۆر لە ناومانە. ئەبێ ئێمە کار لەسەر ئەوە بکەین بۆ کە ئیش لەسەر تەشریعەتی عێراق نەکەین، دەستورێکی تازە بۆ هەرێمی کوردستان لەسەر بنەمای مافی مرۆڤ دروست بکرێ بۆ ئەوەی کە ئیتر ڕێگرێک بکرێ لەم باس و یاسانی کە ئێستا هەیە و ئەکرێت. دۆخی ژنان لە ناو میدیاکانە هەڵبەتە ژن وەکو پیاوان ئەو پلۆپۆستانیان نادرێتێ، جیاکاری لە ئیش و کارەکانە هەر بەردەوامی هەیە. ژنانمان تا ڕادەیەک گلێ و گازندەکانیان لە جێی خۆیەتی لەبەرەوەی کە هەروەکوشان بەشانی هاوڕێ پیاوەکانیانە ئیشەکەن و کارەکانیان ڕۆژانە ڕێبەڕێ ئەکەن، بەڵام میدیا کەم تەرخەمێکی زۆری هەیە، نەک هەر لەگەڵ ژنە ڕۆژنامە نووسەکانی خۆی بگرە میدیا بە جۆرێک ڕۆڵێکی خراپ ئەبینێت. ئێمە یەک لەشکر ژنمان هەیە لە ئیش و کاردان، بەڵام ئیش و کارەکانیان لە ڕێک میدیاکانەوە دەرناخرێ، ژنمان هەیە یاساناسە، ژنمان هەیە لە ئابووریا پێشکەوتۆ زۆرینەی ژنەکانمان بەڕێوەبەری بانقەکان کە ئێستا هەیە کە ژنن، بەڵام بەداخەوە میدیا هیچ کاتێک هەوڵ نادا کار لەسەرەوە بکە کە تواناکانی ئەم ژنانە دەرخا. هەڵبەتە بۆ ناو میدیاکانی خۆشیان نفسی کار بەکاردەهێننەوەنە بەداخەوە. خۆی لە ڕاستیا ئەبێ ژن جنگاوەر بێ، هەبێ هەموو ژنێک کە کاتێک بڕوای بەوەی هێنا کە ئەتوانێت ئیش بکات، تواناکانی خۆی بە ویژدانەوە بخاتە گەڕ و نەوەستێ چاولەوە بکات بڵێ بۆ فڵان پیا و ئیشەکەی دراوەتی و من نەمدراوەتێ لەبەر ئەوە ورد بکشێتەوە دواوە. بە نسبەتی موچەوە گۆڕانکاری لە موچەکانە لە هەموو سیستمەکانە هەیە، چ حکومی بێ ئیشەکان چ خود مەحەلی بێت و خۆیەکان بن. نابێ ئێمە یەکسەر بیر لەوە بکەینەوە کە ژنان چۆن بیرکەنەوە تەنها لەبەر خاتی بوونی مادەکان بێ. ئەبێ دایمەن حساب بەوە بکەین کە تۆ بڵی من ژنم، ئەبێ جنگاوەر بم، تواناکانی خۆم وا ببینمەوانێ کە ئەوەی هەموو پێمە دەری بخەم. ڕاستێکەی لێرەشا زۆر پێویستیمان بە یەکڕێزی ژنان خۆیانە، ناکرێ هەر کەسە بۆ خۆی هەوڵبات و ئیشەکەی خۆی دەربکەوێ. ئێمە پێویستمان بە چۆنێتی کارکردن نەک بە چەندێتی. ئەوەی کە گرنگە بتوانین ئەوەی کە هەیە بە ڕۆحێکی گەورەوە دەست لە ناو دەست بین و بۆ هەموو ئیشەکان هەروە ژنەکان بەڕێ بکەن. ئەوەی کە گرنگە ئێمە باسی لەوە بکەین ئێستاش پێش یعنی باسمان لێ کرد، یەکڕێزی ژنان زۆر گرنگە. ئەبێ هەمومان هەنگاو بۆ ئەوە بنین بڵێن ئێمە پێکەوە ئەتوانین کارەکەی کە ئەیکەین چۆنی بکەین. نابێ بیر لەوە بکەین و کە ئەمە کێ کردی و چۆن کرا. بەڕاستی ئەوەی کە گرنگ بوو زۆر ئەوە جێ خۆشحاڵی بوو کە ئەو بڕیارە دەرچوو بۆ هیواین کە بتوانین لە داهاتوە ئیشی جدیاتری لەسەر بکرێت، نەک تەنها قسەکردن بێ. ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ژنانیش هەمویان لەو بوارەیە ئیتر هەل لە کۆبوونەوەیان و ئیشەکانیان لەسەر ئەکەن. ئەوەی جێ خۆشحاڵەیە کە ئێمە بتوانین ئەوەش بکەین و بەڵام لە هەمووی گرنگتر داڕشتنەوەی دەستورێکی یاسایی کە مافی مرۆڤ چۆن ئەیکات لەگەڵ ژنانە ئاوا بکرێت بۆ دۆزی ژنان، ئیتر بتوانین بۆی کە هەنگاوەکان ڕوو لە باشی بکرێت. ئەمەش بە ماندووبوونی هەموو لایەکی ئەوێت و یەکڕێزی بێ.